هۆکارەکانی دروستبوونی ترس لە لای منداڵ سیستەمی سزا و پاداشت لە لای دایک و باوکان لەلایەن دایک و باوکانەوە بۆ منداڵەکان بێگومان چۆن کاریگەری لەسەر کەسایەتی منداڵەکە دروست دەکات چۆن وا بکەین منداڵەکەمان تاکێکی متمانە بەخۆبوو بێت کەسێک نەبێت کە بترسێت خۆی لە هەندێک مووقف لا بدات یاخود فێری هەندێک ڕەفتار و گفتاری دیکە بێت بەهۆی ترسەوە. من گفتوگوێم بابەتە لەگەڵ خاتوو کەژاڵ ئەحمەد سپۆر لە پەروەردەی منداڵدا دەکەم کە لە هەڵەبجەوە ڕاستەوخۆ میوانی ئێمەیە. خاتوو کەژاڵ سڵاوت لێبێ و بەیانیت باش، زۆر سپاس بۆی لەگەڵ ئێمەدا ئامادەی لە بەیانی باش کوردستاندا. با دەستپێک بۆ پرسیار بکەم کە منداڵەکانمان بۆچی دەترسن؟ سڵاو لە ئێوەش، سپاس بۆ ئەم دەرفەتە. بابەتی ترسیان پاداشت و سزا لە پەروەردەیە یەکێکە لە بابەتە هەرە ئاڵۆزەکان، چونکە مناڵ کە بە مناڵی کە گەورە بێ وردە وردە بەرە و تەمەنی 5 و 6 ساڵی و 7 ساڵی هەنە چەناڵ هەیە لە مناڵە، ئەم چەناڵانە وەکو فیترەت خۆڕسک ئەبێ پڕ بکرێتەوە، نەک لە ڕێگای ترس و هەڕەشەوە. بەڕاستی مناڵ لەو دنیاە کۆمەڵێک ترسی خۆڕسکی هەیە، بەڵام ئەم ترسانە لە ناو وەزیفەی جەستەیەتی نەک لە دەرەوە. بەڵام کاتێک تۆ ئەم ترسە دروستەکەی بۆ مناڵ وەکو هێرشێکی دەرەکی وایە بە تایبەت لەلایەن دایک و باوکەوە، ئەو چەناڵانەی کە پێویستە دایک و باوک پڕی کاتەوە لە ڕێگای خۆشەویستیەوە جێگاکەی بێ بە ڕێگای ترس و ئەمە شوای لێکە ئەم مناڵە ڕازگۆ نەبێ لەگەڵ دایک و باوکە، وردە وردە هەر بە مناڵی پەنا بۆ درۆکردن و پەنا بۆ شاردنەوەی کۆمەڵە شت ببە، جگە لەوەش لایەنی کەسایەتی لاوازەکە. بۆیە بابەتی پاداشت و سزا یەکێکە لە هەرە ئاڵۆزترین بابەتەکان. بەداخەوە ئێمە زۆر لە دایکان و باوکان پەنای بۆ بین و بە شتێکی باشی ئەزانین و ئەم بابەتە هێندە وردەکاری تایە کە کەم دایک و باوک ئەتوانێ پەنای بۆ ببا و بە وردی وەکو خۆی جێبەجێ بکە، چونکە وەکو باسم کرد زیادە ڕەویکردن لە پاداشت و سزا لە لای مناڵ ئەو کەسایەتیەی لاوازەکە کە کەسایەتی لاواز کرد تۆ ئەو شتەی کە ویستت لە پەروەردەیە بەدەستی ناهێنی، بەڵکو پێچەوانەی ئەو شتە بەدەستەهێنی کە لاوازبوونی کەسایەتیە یان دروست نەبوونی ڕسپۆنسبلیتیە لە کەسایەتی ناو مناڵەکە. ئەمانەش وا ئەکات لە داهاتووە تۆ زۆر بە جوانی ڕوونە بێتەوە لە کەسایەتیە کە ئەو مناڵە نەبوو کە خۆت ئەدویست. بەجددی بابەتی پاداشت و سزایەکێکە لەو بابەتانەی واتە تۆ مەسەلەن مناڵەکەت کارێکی باشەکە ئەتەوێ لە کارە باشەکەیە فەرموو خاتوو کەژاڵ. بەڵێ لە کارە باشەکەیە ئەتەوێ پاداشتێکی بێ بۆ ئەوی بەردەوام بێ لەسەر ئەم کارە باشە. ئەمە نکۆڵی لێ ناکرێ، ئەتوانین بڵێن کارێکە بڵێن ئەبێتە هۆی دروستبوونی تۆی خۆشەویستی لە نێوان دایک و مناڵیان باوک و مناڵ، بەڵام بەردەوامی لەسەر ئەم کارە تۆ بتەوێت بە پاداشت وەرگرتن ئەم مناڵە بەردەوام بێ لەسەر کارە باشەکانی لە کۆتایی ئەبێ بە کەسێکی مەسلحەتچی. زۆر باش، ئێمە بە وردی باسە پاداشت و سزا دەکەین، بەڵام بە من سەرەتا لە سزای بمێنمەوە خاتوو کەژاڵ. یعنی هەندێک جار ترساندن ئەکرێ بە وەسیلەیەک بۆ یاخود بۆ سزادانی منداڵەکانمان. هەندێک جار ئەوەمان بینیوە، یعنی کاتێک منداڵ هەڵەیەک دەکات باوکی یاخود دایکی لی تووڕە دەبێ ئەوی تریانە لە قەی ناکە با لێت بترسێ با بوێری هەندێشت نەکا. سزادان بە ترساندنی منداڵ ئەبێت ئەمە ڕێگایەکی گونجاوە بۆ ئەوی منداڵەکەت سزا بدەیت. لەو لێکۆڵینەوانەی لە 100 ساڵی ڕابردوو کراوە ڕیسێرچی زۆر لەسەر کراوە بە تایبەت ڕێگا زانستیەکان گەشتونەتە ئەو دەرەنجامەی کە سزا هیچ کاتێک نابێتە هۆکاری چەسپاندنی بەهایەک یان قیەمێک لەناو ئەو مناڵەیە. نۆرمێکی نۆرماڵی بۆ دروست ناکە، بەڵکو هەتا چاوی لەسەر بێ ئەو کارەی ئەیەوێ تۆ ئەتەوێ ئەیکا
و ئەوەی کە خۆی بێوێ لە ژێرەوە ئەبێ بە کەسایەتێکی دووفاقی. سزا هەرچەندە ڕیسێرچەکان باس لەوەکەن یعنی ڕەفتاری ئینسان بە تایبەتی بە گشتی باسەکەم نەک مناڵ زیاتر وەڵامدانەوەی بۆ سزا زۆرە تا پاداشت. واتە تۆ ئەگەر پێت بڵێن ئەم کارە بکە سزات ئەم کارە نەکەی سزاتە ئەین فەسلەجەی مێشکی مرۆڤ بەو شێوازە وەڵام دەرەوەی کۆمەڵێ بابەتە کە لە سزاکە ئەترسێ. بەڵام بۆ پاداشت بەو شێوازە نییە. بۆ نمونە زۆر کەم کەس هەیە بە دوای پاداشتەوە بگەڕێ یان بە دوای پاداشتەوە بێ بۆ ئەنجامدانی کارەکانی گوێی لێ نییە. هەر بۆ نمونە قوتابی لە قوتابخانە یەکێکە لەو ڕێگا هەڵەیانەی کە ئەگەر سعی زۆر بکە نمرەیەکی باش بەدەستێنێ باشە ئەگەر سعیش هەر ئەوەنە سعیەکە بکات و دەرچێت تر کێشەی نیە یعنی کۆمەڵێ دەرەنجام چاوەڕێیەکە هەر ئەوەی کە دەرنەچێ یعنی ئەوەی ترسی لە کەوتنەکە هەیە ترسی لە دەرەنجامەکانی کە نییە. بۆیە دەرەنجامی سزا ڕاستە بۆ ڕێککردنەوەی ڕەفتار. کۆمەڵە ڕەفتار هەیە لە مرۆڤ لە کاتی گەورەبوونە ڕێکیەکاتەوە ئەوەش دەرەنجامی کۆتاییە نەک دەرەنجامی سەرەتا ئێمە لە مناڵەوە دەست پێ بکەین چونکە مناڵەکو باسم کرد کۆمەڵێ چەناڵی هەیە کۆمەڵێ بابەتی بۆش هەیە لەو مناڵە لە ناو کەسایەتیە تۆ ناکرێت یەکسەر بە سزا دەست پێ بکەیت بە جددی یعنی مناڵ تۆ کاتێ سزایە دەی لەسەر کارێک بەکارهێنانی مۆبایلی زۆر ئەڵێ ئەو مۆبایلە زۆر بەکارێت هێنایەتر من ئایسکریمت بۆ ناکڕم بۆ نمونە بۆ مناڵی بچوو بە جددی ئەم مناڵە نازانێت چۆن ڕەبتێ دروستکە لە نێوان نەکڕینی ئایسکریمەکە و لابردنی مۆبایلەکە. یعنی دنیایەکی ئاڵۆزە بۆ مناڵ. هێندەی مناڵ لە بابەتی سزایە هێندەی مناڵ ترسی لە سزاکە هەیە اینجا هەندێک سزایش بەو شێوازەنێ هەندێک سزا زۆرترە یعنی تونترە بۆیە مناڵەکە نەخات و کەژاڵ سەرنجت لەسەرەمەچی هەندێک جار لێدان دەبینین تا ئێستش ئەو ماوەکە لێدان بەرابەر منداڵ بەکار دەهێنرێت لە ئەنجامی کارێکی هەڵەکە کردوێتی. لێدان کۆتا ڕێگای بابەتی سزایە بەداخەوە ئێمە لە وڵاتی خۆمانیان لە کۆمەڵگەی ئێمە یەکەم ڕێگای سزایە چونکە لە بابەتی لێدانە کۆمەڵێ پرەنسیبی کە هەیە تۆ هەر بۆ نمونە مرۆڤێکی باڵا کاتێ مرۆڤێکی تەواو کاتێ لە ناو بازاڕە سیارەیەک پارکەکە ئەبێ پێوترا بێ سەرەتا بە یاساکانی ئەم وڵاتە ئاشناکرابێ بۆی بزانێ کە ئەو کارەی کردوێتی هەڵەیە. بەڵام کە تۆ یەیتە سەر مناڵ تۆ کۆمەڵی یاسا و پرەنسیب هەیە ئەبێ ئەو مناڵە بیزانێ بەڵام ئەم مناڵە لە ناو خێزانێکایە بۆ نمونە ئایا ئەم مناڵە چۆن بزانێ ئەم یاسایانە هەیە ئەگەر لە دایک و باوکەکەەوە فێر نەبێ. بۆیە پەنابردن بۆ لێدان داخستنی هەموو چەناڵەکانی وەرگرتنی مێشکی مناڵە بەداخەوە پێش لێدان هاوارکردن یان تۆڕەبوون بەسەر مناڵە کە ئەبێتە هۆکاری داخستنی لە سەتانەوەتی وەرگرتنەکانی مێشکی مناڵ. بەڵام تۆ یەیت بەم کارە هەم هەتکردنی جەستەییەکەی هەم مێشکی دائەخەی هەم بەو شێوازە ناگەیتە ئەو جێگ ئەو شتەی خۆتەتەوێ. من حەزەکەم ئەم ئامۆژگاریە زۆر جوان بە دایک و باوک بڵێم. زۆر جار سزا و پاداشت بۆ ئەوەیە تۆ مناڵێکی ڕێکوپێک دروست بکەی حەزەکەی ئەو مناڵە بێ بەڵام ڕێگای پاداشت و سزا ڕێگایەکە خێرا دایک و باوک ئەگەیەنێ بەو دەرەنجامەی ئەیەوێت. بەڵام تۆ ئەگەر بتەوێ وەکو قیەم و بەهایەک بچەسبێ لە ناو مناڵەکەیە بەڕاستی ئەم ڕێگایانە هەڵەیە. ئەم ڕێگانە هێڵەیە بە تایبەتی وەکو تۆ باست کرد پەنابردنە بەر لێدان هیچ کات چارەسەری مناڵەکە ناکا بەڵکو مناڵێکی نەخۆش دەرەچێت و ئەو مناڵە نەخۆشە هیچ کات سوودی بۆ دایک و باوکەکە نابێ و مناڵێکی درۆزن دەرەچێ مناڵێکی لاواز دەرەچێ مناڵێکە هەموو ئەو شتانی کە هەیەی لە دەرەوە دەری ناخا بۆ دایک و باوکەکە لە ترسی ئەوەی نەبادا تووشی سزاکە بێتەوە. باشە بەدیلی ئەم سزادانە کە تۆ ئاماژت پێکرد هەڵەیە چ جۆرە سزادانێک گونجاوە بۆ منداڵەکان بێگومان لە بارودۆخە جیاوازەکاندا بۆ بنە تۆ ئاماژت زۆر بەکارهێنانی ئایپاد و مۆبایل و ئەم بابەتانە کرد قات و کەژاڵ یعنی چۆن سزای منداڵ بدرێت لێرەیە بۆ ئەوەی تۆزە پاشگەز ببێتەوە لە بەکارهێنانی ئەم ئامێرانە. بابەتی بەدیلی بە پاداشت و سزا
طبعا حەزەکەم ئاماژە بەوە بکەم بابەتی پەروەردەیی یەکێک بوو لەو بابەتانەی کە ئەتوانم بڵێم کەمترین گۆڕانکاری بەسەرهات بە تایبەتی ئاڕاستە پەروەردەیەکان. بەڵام لەم دنیا گۆڕانکاریەیە کە ئێستا گۆڕانکاری زۆر زۆر خێرا ڕوئەدا، بۆ نمونە جیلی 2000ەکان زۆر جیاوازن لە جیلی 2020ەکان. بۆ چونکە ئێمە ئێستا هەنێ بابەت هاتووە، بابەتی بۆ نمونە تیکتۆک ئێستا هەیە پێشتر نەبووە. بۆیە بابەتە ئاڕاستە پەروەردەیەکان ئێستا ئەبێ ئەوانیش گوزەرێکی خێرا بکەن بەناو ئەو ئاڕاستە پەروەردەیانەی کە هەیە. ئایا بۆ نمونە بە پاداشتی و سزا ئێستا سەیری هەموو کتێبە پەروەردەیەکان بکە پێشتر هەموو یانێکێک لە بەشە هەرە گرنگەکانیان بابەتی پاداشت و سزایە. بەڵام ئەم جیلە ئێستا وا دروست بووە پێوترێت جیلێکی شاش، هەر جیلێکی شاش، هەر بە کوردی بە عەرەبی پێوترێت جیلە هەشاشەوە. ئەمەنە شاش و ناسکن کە دەستیان لێ خۆیان هەڵەوەرێن، یعنی نەفسیەتی مناڵی ئێستا زۆر زۆر ناسکە. تۆ ناتوانانی بۆ هەموو شتێ پەنا ببیتە بەر ئەو سزایی کە مناڵێکی مەسەلەن 90ەکان یان 80ەکان تەحملی ئەو بێتاقەتی و ئەو هەموو نەبوونیەی ئەکرد لەگەڵ دایک و باوکە. بەڵام ئێستا چەناڵی تر زۆرە ئەم مناڵە پەنای بۆ ببە، بەدیلی دایک و باوک زۆرە ئەم مناڵە پەنای بۆ ببە. بۆیە ئێمە بەعنی بابەتە پەروەردەیەکان ئاڕاستە پەروەردەیەکان ئێستا زۆر تەرکیز لەسەرەوەکەنەوە پەروەردەکردن بە خۆشەویستی، پەروەردەکردن بە ئەمن و ئاسایش لە لای مناڵ. واتە تۆ ئەگەر ئەو مناڵە چەناڵی خۆشەویستی بۆ پڕ نەکەیتەوە ناتوانانی تەوجیه و ئاراستەی بکەیت. بەجددی هەر مرۆڤێکی گەورەی شوایە من حەزەکەم زیاتر هاوڕێتی ئەو کەسانە بکەم کە خۆشەویستی مێنێ، ئینسانێکی گەورە و باڵخم. بەڵام مناڵیش بە هەمان شێوازە، یعنی تۆ ئەگەر ئەو دایک و باوکە ئەو خۆشەویستی نەیاتێ لە ڕێگەی چەناڵە خۆشەویستیەکەوە بێ ئاراستەی پەروەردەیەکەیشی بکە. يعني بجدي دایک و باوکی ئێستا بێ زۆر ورد بن، بەعکسیەوەی دایک و باوکی ئێستا زۆر سەرقاڵن. واتە کەسایەتی مناڵ تێکەڵ بەو کارانە نەکرێت کە ئەنجامی ئەدا. خۆشەویستەکەی هیچ بەبێ مەرج بێ، واتە نابێت تۆ بڵێ ئەم کارە لەبەرەوەی ئەم کارەی نەکردەوە من خۆشم ناوێ، بەڵکو تۆ ئەبێ بابەتی خۆشەویستی بە هەموو شێوازێک بخەیتە لاوە، بابەتی ئاڕاستە پەروەردەیەکانش بخەیتە لاوە. ئەگەر دایک و باوکی بۆ نموناڵن دایک و باوکی گەشتبین ئەو تەندروست ئەو دایک و باوکەی کە مناڵەکان بۆ خۆی ڕائەکێشێ لە چ ڕێگایەکەوە، لە ڕێگای خۆشەویستیەوە، لە ڕێگای ئەمن و ئاسایشەوە. بەڵام دایک و باوکی ڕەشبین و ناتەندروست ئەو دایک و باوکەن کە هەمیشە سزایان هەیە بۆ مناڵەکانیان و مناڵەکانیان لە خۆیان دوورەخەنەوە سەرنجام ئەڕۆنە باوەشی کەسێکی تر. بۆیە یعنی ئەبێ ئاگاداری ئەو وردەکاریە بین. بۆ جیلی ئێستا نەفسیەتی مناڵی ئێستا زۆر ناسک بۆتەوە، لەبەرەوەی کاریگەری زۆرە، لەبەرەوەی معلومات زۆر وەرەگرێ، لەبەرەوەی تەوجیهاتی تر زۆر زۆرە، شت زۆرە ڕوا بە مێشکیە، معلوماتی زیاد لە حەدی هەیە. مناڵی ئێستا 28 جار معلوماتی زیاترە لە مناڵی ساڵی 80ەکان و 90ەکان، 28 جار معلوماتی زیاترە. کەواتە تۆ ئەبێ ئاگادار بی ئەو زانیاریانە چین وەری ئەگرێ و بەو شێوازە ئاڕاستەی کە بە ڕێگای خۆشەویستیەوە ئاڕاستەی کە نەک بە ڕێگای سزاوە. باشە، کاتێک منداڵەکانمان هەڵەیەک دەکەن چۆن لە ڕێگەی خۆشەویستیە نیشانیان بدەین کە ئەم کارە کە کردت هەڵەیە، چۆن خۆشەویستی تێکەڵی سزا بکرێ. بەڵێ ئێمە لە بابەتی پەروەردەییە شتمان زۆرە بۆ ئەو بابەتانە. یەکێک لەو بابەتانە ئێمە تاکو ئێستا لە خێزانەکانی خۆمانە زۆر پشتگوێمان خستووە بابەتی گفتوگۆکردنە. بابەتی گفتوگۆکردن زۆر بابەتێکە بە جددی دایکێکی ئارام و باوکێکی ئارامی ئەوێ و ڕێگای تەکنیکی تایبەتی هەیە. تۆ لەگەڵ چه مناڵێکە چۆن قساکەی، مناڵەکەت ئەگەر هەرزەکار بوو چۆن قساکەی، ئەگەر مناڵ بوو بۆ نمونە خۆتە خەیتە ئاستی ئەو مناڵە واتە مەسەرن لەسەر چۆک بۆی دانیشی، هەنێ تەکنیکی جوانی هەیە بە نەرمونیانی قسەی لەگەڵاکەی. لەبەرەوەی بە جددی ئەبێ ئێمە بزانین بابەتی هەڵەکانی مناڵ بەشێکە لە گەشەی مناڵ، لە نمووی مناڵ. یعنی تۆ ناکرێ هەموو شتێک دایک و باوک ئەگەر هۆشیاری هەبێ سەبارەت بە مناڵ و گەشەی مناڵ بە جددی چێژ لەوەش وەرەگرێت کە مناڵەکەی هەڵاکە، نەک بە سزای بە. بۆیە تۆ لە تەکنیکی بۆ نمونە گفتوگۆیە یەک دنیا تەکنیکمان هەیە، لە تەکنیکی گفتوگۆیە تۆ بۆ نمونە لەسەر ئەژنۆ لەگەڵ مناڵەکەتا دانیشی هەنێ قسەی خۆشی بۆکەی، هەڵەکانی پێڵەی. بەڕاستی
بەدیلی پاداشت و سزا ئەوەیە کە من هەڵەکان بە مناڵەکە بڵێم و دوای نەخەم بیخەمە کاتێکی تر و سزادانێک و مناڵەکە ینی پێی بڕوخێ هەر لەو دقەیە کە هەڵەکەی کرد لە ڕێگای گفتوگۆوە پێی بڵێن کە ئەمە کارێکی هەڵە بوو کردی نابێ ئەمە ئەنجام بە ئەجا بەجددی یعنی تۆ ئەگەر مناڵێک ترسنۆک بێ مناڵێک شەڕانگێز بێ مناڵێک شەرمن بێ مناڵێک توندوتیژی بکە هەموو لە پشتی ئەمانەوە یەک دنیا هۆکار هەیە ئەم مناڵە بۆ توندوتیژە لە سەتا توانە بڵێم هەفتا بەرەو سەری پەیوەندی توندوتیژی مناڵ بە دایک و باوکەوە واتە دایک و باوکەکە توندوتیژن بۆیە مناڵەکە توندوتیژە مناڵێکی شەرمنم هەیە ئەم مناڵە بۆچی شەرمنە بۆ پێڵم بڕۆنا ئەو مناڵانە یاری بکە و نایکە و هەریەتەوە بەلای منە و ناڕوە ئەم مناڵە حتمما زۆر سەرکوت کراوە زۆر مقارنە کراوە زۆر پشتگوێ خراوە داخوازیەکانی پشتگوێ خراوە مناڵێکە بۆ نمونە حەزی لە درۆکردنە ئەم مناڵە زۆر سزا دراوە تۆ ئەبێ بۆ مناڵی بڕۆ دانەپشۆ بڕۆ بۆ تەوالێت ئەم مناڵە ناڕۆ ئەبێ هۆکاری ترسەکانی بزانی بۆ ناڕۆ بۆ تەوالێت ئەبێ تۆ فێری بکەیت ببێ بە بەشێک لە گەشەی مناڵەکە بۆیە تۆ لە ڕێگای پشتی ڕووداوەکانی ئەو مناڵی کە ئەڵێ نەخێر ئەوە بکە نەک بێ سزای بێت و تۆڕەبی لێی بەجددی تۆ بڵێ بڕۆدان و بشۆرە بڵێ نایشۆم ینی چی تۆ سزای بیت و مەسەلەن بکەیتە ژوورێکەوە دەرگای لەسەر داخە یا مۆبایلەکەی لەسەر ئەمە چ ڕەبتێکی هەیە ینی هیچ ڕەبتێکی نییە بە شتەکانەوە یان لێی دێ یان تۆڕەبی بەسەریا یان هەنێ دایک و باوکە چاو زیتەکاتەوە لە مناڵ باشە ئەمە بەگشتی باسمان لە سزا کرد ئێمە بەڵام هاتووکە ژاڵ چۆن سنوورێک بۆ پاداشدا بنین پاداشکردنی منداڵەکانمان پێویستی بە دروستکردنی سنوورێکەیە بۆ ئەوەی زیادەڕەوەی تێدا نەکرێن کاتێک کە منداڵەکانمان شتێکی باش دەکەن لە چی ڕێگەیەکەوە پاداشتیان بکەینەوە تەنها پاداشتی مادی یاخۆت پاداشتی مانەویش دەتوانێت کەسایەتی منداڵەکە بە شێوازێکی جوان دروست بکات بابەتی پاداشتیش هێندەی سزا وردەکاری هەیە لەبەرەوەی تۆ هەر سزا نییە کە کاریگەری لەسەر مناڵ دروستەکە بە هەمان شێواز زۆربە لێکۆڵێنەوەکان ئاماژە بەواکەن مناڵی یەکەم لە ناو خێزانە مناڵێکی زۆر گرنگی پێدراوە و زۆر مناڵێکی با بڵێن بە عەرەبی پێوترێ مودە لە لواتە زۆر مراعات کراوە زۆر نازی پێدراوە لەلایەن دایک و باوکەوە لەلایەن بنەماڵەکەیشەوە تەنانەت نەک دایک و باوک بۆیە ئەم جۆرە مناڵانە داوای هەر شتێکیان کردبێ پێیان دراوە و بە هەڕەمەکی شتەکانیان پێدراوە کاریگەری زۆر خراپ لەسەر مناڵی یەکەم لە ناو خێزانەکانە دروست بووە بەم شێوازە بۆیە ئەم لێکۆڵینەوە ئاماژە بەواکەن ئەگەر بێت و ئاوا هەموو پاداشت هەموو پێداویستێک بۆ مناڵ جێبەجێ بکرێتکە وەکو مناڵی یەکەم بینە سەر مناڵی دووەم و سێم و چوارەمیش تۆ بەردەوام پاداشتی ئەم مناڵە بدەی مناڵێک دەرەچێ پێوترێ مناڵێکی مەسلحەتچی واتە کە گەورەش بوو ببێ بە بەرپرسێکیش هەر مەسلحەتی لە شوێنێکانە بێ لە جێگایەکانە بێ لەگەڵ کەسێکانە بێ بە جددی کاری بۆ ناکە بۆچی لەبەرەوەی هەمیشە لەبەر ڕەفتارێکی باش کردوێتی خواردنێکی وەرگرتووە پاداشتێکی وەرگرتووە وەکو ئەو دۆلفینەی کە لە ناو بۆ نمونە دەریاچەیەکە مەلەوانیەکە بۆ خەڵکو و یاریەکیان بۆکە ماسیەک وەرەگرێت بە پاداشتەکەی کەواتە ئەم تۆ لە کەسایەتیشە بۆیە ئێمە گرنگیمان داوە بە بابەتی مناڵ لە کەسایەتی بۆ لە 5 ساڵ تا 5 ساڵ لەبەرەوەی ئەم چەناڵی مێشکی ئەو کونیلانەی مێشکی کە پڕ بوویەوە سەحمەتە بتوانێت لە گەورەبوونا لای ببە هەرچەند بڵێ من وانیم بەڵام لە لاواعی مێشکەیە لە نەئاگایی مێشکێ هەمیشە شتەکان چەسپیوە و هەمیشە ڕاتەوە سەر ئەو ڕێچکە کۆنە زۆر بە زەحمەت ئەتوانێت بێتەوە سەر ئەو بابەتێک کە خۆی ئەوێ و با بڵێ من کەسێکی مەسلحەتچی نەبم بۆیە بابەتی پاداشت ناکرێ ئێستا هەنێ دایک و باوک ڕەنگە بپرسن ئێمە کەی پاداشتی مناڵەکانمان بین بە جددی وەکو چۆن خۆشەویستی بێمەرجە ئێمە خۆشەویستی دایک و باوک بۆ مناڵەکەی بێمەرجە ئەمن و ئاسایشی بێمەرجە بابەتی پاداشتیش ئەبێ بێمەرج بێ لە ناو خێزانە واتە تۆ کاتێک نۆرماڵین لە ماڵەوە خێزانێک نۆرماڵ دانیشتۆ هیچ کێشەیەکمان نییە حەزەکەم بە مناڵەکان بڵێم ئێمە حەزەکەن بڕۆم بۆ بازاڕ و یەکی شتێکتان بۆ بکڕم بۆچی ئێمە هەر بۆ خۆشەویستی حەزەکەم خۆشەویستێکتان بۆ دەربڕم هەدیەی دایە هەدیەی باوکەی بۆ نمونە یعنی بابەتی
پاداش زۆر کاریگەری لەسەر مناڵ دروست کردووە بە تایبەتی بۆ نمونە لە قوتابخانە ئەوێ نمرەیەک بێنێ لەبەرەوەی پاداش دەدرێ ئەو نمرە بەرزە ئیتر بە هەر ڕێگایەک بێ ئەبێ بیهێنێ ئیتر ئەم مناڵە نازانم پەنا بۆ چێ بە پەنا بۆ شەو نخۆنیە بە پەنا بۆ قۆپیەکردن و گزیبازیە بە پەنا بۆ سیرکردنی هاوڕێکەیە بە گرنگ ئەوەیە شتێک بێنێ بۆی پاداشتەکە وەربگرێ لەلایەن مامۆستا و بڵێن چاکە لەلایەن دایک و باوکیشەوە هەمان پاداشت وەربگرێ بۆیە بە ئەم بابەتانە بەڕاستی نابێتە هۆکاری چەسپاندنی ئەو زانیارە لە ناو مێشکی قوتابیەکەیە بە هەمان شێواز چەسپاندنی ئەو قیەم و نۆرمەی کە ئێمە ئەمانەوە لە ناو کەسایەتی و کەسایە دروست بێ بۆ داهاتوو. باشە خات و کەژاڵ هەندێک جار هەر لە خێزانێکدا دایکەکە بە شێوازێکی جیاواز مامەڵە لەگەڵ سیستمی سزا و پاداش دەکات لەگەڵ منداڵەکەیدا باوکەکەی بە شێوازێکی تر ئەم تەزاڕوبە لە شێوازی پەروەردەکردنی منداڵدا چۆن کاریگەری لەسەر دروست دەکات ئەم سیستمی پاداشت و سزایە ئەگەر لە حاڵەتێکدا سوودی هەبێ سوودەکەی بەرەو گوێ دەگەیەنێت کاتێک بە دوو شێوازی جیاواز مامەڵی لەگەڵا بکرێت. بابەتی پەروەردەی دایک و باوک واتە بابەتی با بڵێن ڕاجیاوازی زۆر کاریگەریکی سەلبی لەسەر مناڵ دروست دەکات. حەزەکەم بە هەموو دایک و باوکێک بڵێم لە پشتی پەروەردەی مناڵەکانتانەوە بە هەمیشە گفتوگۆیەکی تایبەت هەبێ بە سەبارەت بە پەروەردەی مناڵەکان. بۆ نمونە ئەگەر ئەم باوکە تووڕەیە ئەم باوکە زۆر لێدانی مناڵەکانەکە ئەم دایکە کاریگەری سەلبیەکانی لێدان و تووڕەبوونی ئەم باوکە بەسەر مناڵەکانەوە ڕوون بکاتەوە بۆ ئەم باوکە کە چی دروستەکە بۆی ئەم دایکە زۆر جار یعنی دایک تەداخولەکە لە تونند و تیژیەکانی باوک بەرامبەر بە مناڵ بە هەمان شێواز هەنێ باوک هەیە نەرم و نیانە دایکەکە تونند و تیژە لەبەرەوەی دایکەکە نێجات سترێسی بۆ دروستە بێ بێتاقەتە بێ تونند و تیژیەکانی زۆرترە. لە هەنێ یاسای پەروەردەی هەیە ئاماژە بەواکەن هەتا 9 ساڵ دایک زۆر گرنگە لە ژیانی مناڵە. ڕاستە باوکی ڕۆڵە بینێ بەڵام بە حکمی ئەوەی باوک لە زۆربەی کۆمەڵگاکانە باوک لە دەرەوەیە و کەمتر بەرکەوتە هەیە لەگەڵ مناڵەکانیە دایک زیاتر کاریگەریەکانە بینە لەسەر پەروەردەی مناڵ هەتا 10 ساڵ بۆ یەڵێت لە دوای 10 ساڵ ئیتر باوک ڕۆڵە بینێ بۆ چونکە مناڵ ئەڕواتە دەرەوە کاریگەری ڕەفتاری واتە سلوک زۆر جار باوک ئەتوانێت چارەسەری سلوک بکە ئەوش لەو ڕێگایانی کە باسمان کرد لە ڕەنگە ڕێگایەکی باشیش نەبێ بەڵام باوک ئەتوانێت بۆ نمونە ڕەفتارێکی خراپ بکەن باوک بتوانێت لە ڕێگای تونند و تیژیەکانی خۆیەوە یان سزاکانی خۆیەوە ڕێککاری بکە لە سلوک و ڕەفتارە نەک قیەمەکە بۆیە دووفاقی لە پەروەردەیە زۆر زەرەر لە دایک و باوکەدا من بە هەموو دایک و باوک بکەڵم لە پشتی پەروەردەی مناڵەکانتان گفتوگۆ بکەن بۆیە زۆر لە خێزانەکان بەداخەوەی ئێستا پشتگیریەکی زیاد لە حەد هەیە یان بۆ دایک یان بۆ باوک من زۆر خێزانم بینیوە پشتگیری باوکەکەکەن هەرچەندە کچیشن بۆ نمونە کچن پەروەردەی دایک و باوکێکن بەڵام ئەوە نەدایکیان تونند و تیژە پشتگیریان بۆ باوکەکەی زیاتر لە ماڵە یان بەعکسەوە باوکەکە هێندە تونند و تیژە مناڵەکان پشتگیری دایکەکەکەن تۆ ناکرێت لە خێزانەکە بەڕاستی خێزان دوو پایەکە دایک و باوکە ناکرێت تۆ مناڵ دابشکەی بۆ خزم و کەسایەتیەکانی خۆتیان ئافرەتەکەیان پیاوەکەیان بۆ خۆتیان یعنی مناڵ ئەگەر پشتگیری کەسێکیانی کرد هەمیشە پشتگیری کە سوکاری دایکەکەشەکە یان پشتگیری کە سوکاری باوکەکەکە یەک شتیکە هەیە حەزەکەم بە هەموو دایکێک بێڵێم ئەویش ئەوەیە زۆر جار دایک سزای مناڵ یان هەڕەشەکانی ئامێزە بە باوکەوە بۆ نمونە ئەڵێ با باوک بێتەوە یان تەلەفۆن بۆ باوک دەکەم یعنی باوکی کردو بە دێوەزمەیەک بۆ مناڵەکان وای لێ هاتووە ئەو مناڵە بەسەلەن باوکی حەز ناکە باوکی بگەڕێتەوە حەز ناکە ئەترسێ سزای بە بەڕاستی هەڕەشەکردن یعنی تۆ دایک ئەگەر بزانن دایک چەند گەورەی لە دڵی مناڵە چ قەدوەیەکە یعنی چ پێشەنگێکە بۆ پەروەردەی مناڵ چ کەسایەتیەکی کاریزمی هەیە لەسەر مناڵ بە جددی هیچ کاتێک تۆ پەنا نابێ بۆ قسانە کە بتەوێ باوک ناشتینکەی لە لای مناڵ بە جددی ئەمە وازانی کەسایەتی باوکەکە بەهێزەکەی لە ماڵەوە بەڵام بە جددی باوکەکە لاوازەکەی لە ماڵەوە ئەکەی بە دێوەزمەیەک کە مناڵەکان حەزیان بە چارەی نامێنێت چونکە هەمیشە باوک ئەبەستنەوە بە سزاوە ئەیبەستنەوە بۆ عقوبانەی کە چاوەڕێیەکەن بۆیە یعنی حەزەکەم هەموو ئافرەتێک لەمە تێ بکە کە پەنا نەباتە بەرەو قسە هەڵەیە. بەڵێ
خاتو کەژاڵ ئەحمەد پسپۆر لە پەروەردەی منداڵدا زۆر سپاس بۆی لە هەڵەبجەوە میوانی ئێمە بووی. خاتو کەژاڵ سپاس بۆ تەواوی زانیاریەکانت. سپاس بۆی.